سەر ڕای بێئومێدیەکانیان بەڵام خەڵکی هەڵەبجە چاویان لەسەر کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەممەی ئەنجومەنی نوێنەرانی فیدراڵە تا بە بڕیارێک هیچ نەبێت لە ڕووی معنەویەوە دڵخۆش بن و شارەکەیان بکرێتە 19مین پارێزگای عێراق. ڕیاری بوون بە پارێزگای هەڵەبجە لەلایەن خەڵکی هەڵەبجەوە زۆر جێگەی دڵخۆشیەوە ساڵانێکی زۆرە ئێمە چاوەڕێەوەین هەڵەبجە ببێ بە پارێزگا زۆر وازەحە ئەگەر هەڵەبجە ببێ بە پارێزگا کۆمەڵێ دەستکەوتی تایبەت دروستە بێ وەکو پارێزگا بۆ نمونە تۆ توانی جۆرێک لەوانە سوتەمەنیە تۆ بە تایبەت پابەند نابی بە سلێمانیەوە ڕاستەخۆ بۆ دێ لەگەڵ کۆمەڵێ دەستکەوتی ترا بڕوا ناکەین لەوانە شیعەکان یا سونەکان ببن بە کێشە ئەوانیش مەتالبیان هەیە یاسای حەشیش عەبیان هەیە یاسای داواکردنی تەلعەفەر و فەلوجەیان هەیە شیعەکان و سونەکان داواکاری ئەوەزە ئەم شارە تۆزی ئەبوژێت و خەڵک تۆزێکەوێت ئیسراحەت و هەمووشی ڕووماتیەکا و تێگەی ئەو دوو خەتە ئەگەر ئەو دوو پردە بوەسی ئەوەنترە جێوی ئەم شارە چاکرد. دووجار خوێندنەوە بۆ پرۆژە یاسای هێنانەکایی پارێزگای هەڵەبجە کراوە. ئەمە چوارەم جارە دەخرێتە بەرنامەی کاری ئەنجومەنەوە بەڵام بەهۆی ناکۆکیەک کە لە دەرەوەی پرۆژە یاساکەی هەڵەبجەدایە دەنگ لەسەر پرۆژە یاساکە نەدراوە. هاوڵاتیانی هەڵەبجە جیواخوازن ڕۆژی دووشەممە کۆتایی بە چاوەڕوانیەکانیان بێت و هەڵەبجە بە فەڕمی ببێتە پارێزگایەک لە عێراق. وەڵای قوربان دڵخۆشەکەمان لەوای ئاوڕێی دەبنەوە نەک و هەر بەناو پارێزگا بێ و لوێرانە بێ وەکو لادێوا بێت هیچ پرۆژەیەکی بۆ نەکرێت. وەڵای ئەمە بەتایبەتی حەزەکەین لە مەعاشەوە لە هەموو ڕوویەکەوە سەر بە عێراقی لە هەموو بوارەکانەوە خزمەت بە هەڵەبجەی شەهید دەکا. ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێم کە زەخت لە حکوومەتی عێراق بۆ ئەوەی قەرەبووی خەڵکی هەڵەبجەش بکرێتەوە نەک هەر ئەوەی بوون بە پارێزگاری تر هەموو شتێک ینی یەکلایە بێت و نەخێر قەرەبووی خەڵکی هەڵەبجەش بکرێتەوە ئەوانەی کە زەرمەند بوون لە کاتی کیمیابارانەکانی هەڵەبجە. ئەم شارە چەند ساڵە قوربانیە و چەند ساڵە خەباتیە و چەند ساڵە لە کێشە و ناخۆشیە و ئەو کارەساتەیەک بە دۆیەکانی بە شوێنی هاتووە هیوادارین ئەوڕۆ لە بەرچاو گیرێت و بۆی کە ئیسفایە لە بە پارێزگا بوونەکەی بکە. کۆمەڵی دادگەری کوردستان کە بەردەوام لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە لە بەغداد کاری جدی بۆ دەنگدان بە پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە کردووە لە کۆبوونەوەی گشتی خۆی داوای لە فراکسیۆن و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەکات بە ڕۆحی بەرپرسیارەتیەوە دەنگ بە پارێزگابوونی هەڵەبجە بدەن و بەوەش بەشێک لە ناسۆر و ئازارەکانی خەڵکی شارەکە کەم بکەنەوە. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.